بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. لسرتا سپاسو دەستخۆشیمان هەیە بۆ ئەنجومەنی خوشکان لە سۆران. خۆی گەورە پاداشیان دیاتەوە دیارە ئاوا ناوە هەڵ ئەستن بە ئەنجامدانی ئەرکی سەرشانی خۆیان کە بریتیە لە چەند چالاکیەک لە دەرسی پەروەردەی بگرە لە کردنەوەی خۆل لە دەورات بۆ نەوجەوانان پێگەیاندنیان کەەوە ئەرکێکی سەرشانی هەموو لایەکمانە و خوشکانیش شان بەشانی برایان لە ئەرک و ڕۆڵ و کار و سالاشی خۆیان بەردەوا بن. خی گەورە پاداشتیان بداتەوە. معلومی بەڕێستانە کە لەو ساتە وەختەی کە ئاینی پیرۆزی ئیسلام سەری هەڵدا، شکۆ و قەدر و بەهای دایکان و خوشکان زیاتر و چاتر درەوشایەوە، زیاتر خەڵکان پێی ئاشنا بوون. ئەگە بەراوردێک بکرێت لە پێش ئیسلام و پاش ئیسلام، سەدان جیاوازی جەوهەریمان بۆ دەرئەکەوێت لە ڕۆڵ و کاری ئافرەتان. خی گەورە پاداشتیان بداتەوە کە بە وەزعنا هەموار و ناڕێکی کە ئێستا پیداتی ئەپەڕین بە پێی دەسەڵات و توانا و لەگەڵبوونی کۆمەڵی تایبەتمەندی خۆیان خوشکان ئاواناوە ئاوڕێک ئەدەنەوە لە کاروباری خۆیان و کۆ ئەبنەوە و خڕ ئەبنەوە و کاری ئاوا ناوازە ئەنجام ئەدەن. خوشکان دەمێت بە کورتی ئاماژە بەوە بکەم، ئایا ئەو جۆرە کارانەی کە کاری ئیسلامین لە چوارچێوەی شەرعە کە خوشکان ئەیکەن لێرە و لەوێ لە هەر شوێنێک بێت، لە هەر جێگایەک بێت، پێم خۆشە ئاوڕێک بدەینەوە لە مێژووی ئیسلام یاخود لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتان لەو سەردەم و لەو کات چۆن بووینە، چۆن ژیاون، کە زۆر قسەی خراپی لەسەر ئەکرێت. ئەوانەی کە حاڵی نەبوون یاخود ئەوانەی کە دڵنەخۆشن بەرامبەر بە ئیسلام، ئەوانەی کە ڕقوقینیان هەیە بەرامبەر بە ئیسلام بەتایبەت لە کاروباری خوشکاندا و بەتایبەتیش لەم سەردەمەی ئێستاماندا. نمونەی زۆرمان هەیە، بەدەیان کتێب تەئەلیف کراوە و نووسراوە لەسەر قارەمانێتی خوشکان لە سەردەمی ئیسلامەوە تا ئێستا بگرە. هەر لە دەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتی زۆر ناودار و نەجیب و هەڵکەوتوو هەبووە، شان بەشانی پیاوان سەروەریان تۆمار کردیە. ئەگەر بپرسیم بڵێین ئایا ئەکرێت، ئایا دروستە، ئایا ڕێی تێ ئەچیت خوشکانیش کاری هونەری دەستی خۆیان بکەن یان نا؟ ئایا تا چەند جێ ئەبێتەوە لەوانە زۆر ئەو پرسیارە بکرێت؟ یاخود ئەڵێن ئیسلام ڕێگرە لەوەی کە ئافرەت بتوانێت مەهارەی دەستی خۆی، لێهاتووی دەستی خۆی، هونەری دەستی خۆی نەبینیت. ئەو قسە کۆن و تەقلیدیانە زۆرن گوێ لێ بووینە. بەڵام ئەوەی کە لە سونەت وارید بووە، ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دوای ئەوانی شوارید بۆ شتێکی ترە. ئەگەر چەند نمونەیەک بینەوە، ئێستا ئێوە ئەنجومەنی خوشکان دەورەیەکی کردەوە بۆ بەرگدرووی خەیاطە، کە مهنەیەکە بۆ پیاوان و بۆ ئافرەتان هەردووکان بە ڕێکاری خۆی و بە تایبەتمەندی خۆیان ڕۆڵی خەیاتە ئەبینن، بەرگدورین، پۆشاک، کە ئەم خولانە زۆر گرینگن. ئەوە پێمان ئەڵێ نەبی ئافرەتان چاوکراوە بن، زندی بن، دەستڕەنجین بن، توانا و سەلیقە و هونەری خۆیان لە بواری تایبەتی خۆیان بەکار بینن. ئەسڵەن ئیسلام دەستخۆشیانی ئەکات، تەشجیعیان ئەکات، هانیان ئەدات کە ئەو جۆرە کارانە برەوی پێ بدەن، نەک بە قسەی باق و بریق، بە قسەی ناڕێک و ناشرین، بە توانج و پلار لەو جۆرە کارانە سار ببنەوە. ئافرەتان
هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێش پێغەمبەری صلی الله علیه وسلم وگوتم لە کاری زۆرا زۆر بەشداریان کردیە. تەماشاکەن دایکی ئیمانداران خەدیجە ڕزای خوای لەسەر بێت کە خێزانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم ئافرەتێک بوو لە ڕووی بازرگانیەوە ئافرەتێکی ناودار بوو داهات و سەروەت و سامانی تایبەت بەخۆی هەبوو خەڵکان بازرگانیان لۆ ئەکرد لە دوای ئەوەی کە پێغەمبەر خواستی ئەو کەش هەر بەردەوام بوو ئەو ماڵەی دە خزمەتی ئیسلام و موسڵمانان کرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگری لێ نەکرد کە ئەو ماڵە بازرگانی پێوە بکرێت کە گەورەترین ئافرەتی سەردەمی خۆی بووە کە خێزانی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم. حەلیمەی سەعدیە ئەوانە کە پێش ئیسلامیشە بوون لە دوای ئیسلامیشەوە بەردەوام بوو ئەوانەی کە مناڵیان بەخێو ئەکرد و شیریان ئەدایێ لەسەر شیردان بەو منداڵە ئەجرێکیان وەرەگرت داهاتێکیان وەرەگرت کە لە ئیش و کار و بژێوی خۆیان سەرفیان ئەکرد. ئەوەش شتێک بووە کە تایبەت بۆ بەوان و کە ئیسلام ڕێگری لێ نەکردینە. ڕوفەیدەی کچی ئەسلەمی یەکێک بووە لەو ئافرەتانەی لە سەردەمی خۆی لە بواری طبی یعنی پزیشکی تەداوی داو دەرمان دەستی هەبووە نەخۆشی چاکردیتەوە نەشتەرگەری کردیە لە بۆ خەڵک ئیسلامیش ڕێگری لێ نەکردیە بەڵکو زۆر پێویستە لە هەموو بوارێکە ئافرەت ڕۆڵی خۆی ببینیت ئەو توانە و قودرەتەی کە خوای گەورە پێی بەخشیە با لە ئەرزی واقعە زیێبەدەی بۆی خەڵک سوود و کەڵکی خۆی لێوەر بگریت بەڵام ئەبێ بە مەرج و بنەماکانی شەرعیشی تێدا ڕەچاو بکرێت. نمونەیەکی تر ئەسمائی کچی ئەبوو بەکر ڕزای خوا لەسەر خۆی و لەسەر باوکی بیت ئەو ئافرەتە دووشتی زۆر گرنگی کردوون لەگەڵ بابی ئەبوو بەکر ڕزای خوا لەسەر بێت شان بەشانی ئەو لە فەلاحەتی لە باغ و ڕەزداری و بێستانی ئەو سەردەم لەگەڵ مەڕداری لەگەڵ بابی ئیشی کردیە لە خێر و بێری ئەو زراعەت و ئەو مەڕداریەش حەق و حیسەی خۆشی هەبووە کە ئیستیفادەشی لێ کردیە. نە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی مەیکە نە باوکیشی ئەبوو بەکر ڕزای خوا لەسەر بێ ڕێگری لێ نەکردیە. هەردوو کچەکەی شوعەیب سەلامی خوای لەسەر بێت هەردووچیان کە پێویستی بەوە کردیە مەڕداری بکەن و چاویان لە مەڕەکانی بابیان بیت هەردووک مەڕداریان کردیە مەڕیان لە وەڕاندیە و لە خێر و بێرەکەشی سوود و کەڵکی خۆیان وەرگرتیە. کچی عەبدوڵڵای کچی عەبدشەمس کچی عەبدوڵڵای کوڕی عەبدشەمس کێشێک بووە لە ئافرەتە ناودارەکان دەڵێت لە مەسەلەی ئیدارە ئافرەتێکی زۆر سەلیقە و لێهاتوو زیرەک بووە ڕێخستنی ئومور و ئیش و کار دەڵێ هەتا وای لێهات لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەر بێت لە شؤونی ئیداری و بازرگانی ئەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەر بێ مەشوەڕەتی پێ ئەکرد بانجی کچی عەبدوڵڵای کوڕی عەبدشەمسی ئەکرد پرسی پێ ئەکرد مەشوەڕەتی لەگەڵ ئەکرد ئیستیفادە لە توانا و تەجروبەکەی ئەو ئافرەتە بکات لە شؤونی ئیداریات لە شؤونی بازرگانی. دەڵێ ئەسمائی کچی عومەیس کە ئەوە شتێک بووە لە ئافرەتە هەرە ناودارەکان ئەڵێ ئەو ئافرەتە ڕۆژی وا هەبوو لە یەک ڕۆژدا 40 پێستەی دەهینا پێستەی حەیوانی دەیگوراند یعنی کاتی خۆی پێستەش بەزایع نەچووە پێستەش جێی جلوبەرژی ئێستای گرتیتەوە لە کاتی خۆی زۆر بەقیمەت بووە ئێستا خەڵک احتیاجی بە پێستە نەماوە کاتێک کە حیوانێک کوژراوە پێستەکانی کۆ ئەکردەوە قەسابەکانی تێگەیاندەبوون پێستەکانی لێ ئەکڕین پاچی ئەکردنەوە لە بۆ پێداویستی ڕۆژانە و جلوبەرژی تایبەتمەندی خۆیانی ئەو سەردەم کەلوپەلی ناوماڵ پێداویستی ناوماڵ بەکاری هێناون یعنی بە ئەو ئافرەتە چەند دەستڕەنجین ببێت چەند بەتوانە بە ڕۆژە 40 پێستە خاوێن کەیە و پاشی کەیەوە و وەی لێبێت کە ئینسان ئیستیفادەی لێ ببینیت. ئێستا چه ئافرەتێک ئەتوانی ڕۆژە 2 پێست خاوێن کاتە و چاشی بکات ئێستاوە هەر نەمایە هەر ئافرەتێک لێ پس لە مامەستا وەڵڵاهی من نازانم
مریشێک تاکەم پێوە هیلاکەم یەک مریشک ئەوە چل پێستەی دەهینا خۆشیە کرد پێستەی حیوانی ئەکید ئەوەشماندی بوون و ئەرچی زۆریش هەیە تا پێستەی خاوێن ئەبێتەوە وەی لێ دێ بە عەمەل بێت ئینسان بیکات بە پێداویستی ڕۆژانەی خۆی. ئومو کەلثوم کە یەکێک لە کچەکانی ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بێت ناوی ئوم کەلثوم بووە بەناو کچی پێغەمبەری کردەوە صلی الله علیه وسلم. ئەو ئوم کەلثومە دەڵێ لە سەردەمی خۆی ئافرەتێک بوو زۆر زیرەک و بەتوانا بوو لە ویلادا کاتێک ئافرەتێک نەخۆش ئەکەوت کە پێویستی بە چاودێرێک هەبوو کە ئێستا مستەشفە هەیەک مەسەلەن لە شار و شارۆچکەکان لەبۆ تایبەت بە ئافرەتان لەبۆ ولادەی ئوم کەلثوم ئافرەتێک بوو ڕەزای خوای لەسەر بێت لەو بوارە زۆر بەتوانا بوو چ بە خێر چووبایە و چ بە ئەزر چووبایە ڕۆڵێکی زۆر باشی هەبوو کە زەرورە ئافرەتان لەو زۆرە کارانەدا بە تایبەتی کە ئیشی خۆیتیان ئەبێ زۆر دەستڕەنجین بن ئەبێ زۆر چاپوک بن زندی بن چاوکراوە بن چاوساغ بن شەرم ڕێگەیان لێ نەگریت لە بۆ جێبەجێکردنی ئیش و کاری تایبەتی خۆیان. لە جەنگ و جیهادا ئوم عەممارە کێشێک بووە لە ئافرەتەکان ڕزای خوای لەسەر بێت لە جەنگی بەدر لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداری کردیە کە ئەو ئیشە زیاتر تایبەتە بە پیاوان بەڵام کاتێک کە پیاوان پێویستیان بەوە بوو ئافرەتانیش بجەنگن ئەبێ ئافرەتانیش گورج و گۆڵ بن ئەبێت وەکو پیاوان بێن بەرگری بکەن لە خاک و نیشتیمان و عەقیدەی خۆیان کاتێکە پێویستی پێکرد ئەگەر پێویستی پێ نەکرد ئەوە کارێکە تایبەت بە پیاوانە. خەولەی کچی ئەزوەر ئەویش یەکێک بووە لەو ئافرەتانەی کە لە جەنگی ڕۆمەکان لە جەنگا بەشداری کردیە یعنی وێڕای ئیشی خۆیان ئەگەر ئیشێک لە دەرەوەی کاریوانی جوبی و پێویستی پێکردی بیت لەو کاتیشەوە درێغیان نەکردیە. فەرمودەیەکە خۆشەویستان پێم خۆشە بتانی بژێڕمەوە کە ئەو فەرمودەش زۆر زار گوێمان لێ ئەبی زۆر زار خوێندرایتەوە کە زۆر زۆریش گرینگە پەیامێکی زۆر گرنگیشی تێدایە. ئێمە گە تەماشا بکەین لە سەردەمی ئەوڕۆدا لێرە و لەوێ و لە دەرە و لە ناوە و لەسەر ئاستی ئیقلیمی و دەولی و جیهانی مەسەلەیەکە مەسەلەی ژینگە پارێزی کە وڵاتان زۆر زۆر پێیوە خەریکن. ژینگە پارێزی دیفاع لێکردنی ئاو هەوای سازگار چاندنی دار و درەخت دەڵێت جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دایکی بیسری ئەنساری گوت گەیشت بە ئافرەتێک پێیان ئەگوت دایکی بیشر کەەوە ئەنساری بووە خەڵکی مەدینەی بووە فەرمووی من غەرەسە هذا النەخل کە گەیشت بەو ئافرەتە گوتی ئەی دایکی بیشر ئەوە چێ ئەو دار خورمایی چەقاندیە فەرمووی ئەموسلیمون ئەم کافرون فەرمووی ئەوەی ئەو دار خورمایی ڕواندیە و لێرە چەقاندیتی و ئاوی دایە و گەورە بۆ و تا بەریدایە فەرمووی ئەوە موسڵمان بووە یاخود کافر و بێباوەڕ بۆ ئەو دارەی چەقاندیە. ئەموو بشریش فقالت جوابی دێوە بەل مسلمون فەرمووی یا رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی بەڵکو ئەو ئافرەتەی ئەوەی چەقاندیتی ئەو دارە مسلمان بووە. چێ چەقاند تەبەن ئەوە ئافرەتێک ئەو دارەی چەقاند بزانن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەنجامدانی ئەو کارە پیرۆزەی نەیفەرموو بە نەیکردبایە ئەو ئیشی ئافرەتانیە فەرمووی فلا يغرس المسلم غرسا فيأكل منه إنسان ولا دابة ولا طير إلا كان له صدقة يوم القيامة فەرمووی هەر کەسێک دارێک بڕوێنێت ئینسان لێی بخوات حەشەڕەیەک لێی بخوات هەر شتێک کە لەسەر ئەرز ئەڕوات ئیسیفادەی لێ بینیت یاخود تەیرێک کە بە ئاسمانەوە ئەڕوات سوود ببینی لەو دارە فەرمووی إلا كان له صدقة يوم القيامة إلا ئەو کەسە لە ڕۆژی قیامەتدا لە خێر و پاداشتی ئەو دارە سوودی لێ ئەبینیت
سەدەقەشی جارێ بۆی ئەمینێتەوە. چێ ئەو کاری کرد ئەوە ئافرەتێک لە مەدینە ئەو دارەی ڕواند. یعنی ئەتوانین بڵێن ئەو ئافرەتە بووە سەبەبی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم فەرموودەی لەسەر بڵێت کە ئێستا هەموو خەڵک هەوڵی ئەو ئەدات کاکە دار بڕوێنن. چەندین ڕێکخراوی ژینگە پارێزی هەیە، چەندین حکوومەت و دەوڵەت، چەندین دەستە و تاقمە لێرە و لەوێ لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی کۆمەلگا، لەسەر ئاستی دەوڵەت، لەسەر ئاستی ڕێکخراو ئەڵێن کاکە دار بڕوێنن بە ژینگەمان تەندروست بیت. ئەوەی کە ئێستا خەڵک هاواری لۆ ئەکات و کە ئێستا بودجەی لۆ تەرخان ئەکرێت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتان لەو ڕۆژەوە پێشەنگ بووینە، نمونەی زیندیان هەبووە. ئەو فەرموودەی ئێستاش ماتەوە بە زیندویی. هەر کەسێک کاتێک هەر لایەنێک کە ئەوێت دارێک بڕوێنی ئەو فەرموودەی دینەوە دەژێرنەوە دەڵێن هەر کەسێک دارێک بڕوێنێت ئینسان لێی بخوا، تەیدێک لێی بخوا، دابەیەک لێی بخوا، ڕۆژی قیامەت خێر و پاداشتی خۆی دەست ئەکەوێت هەتا ئەو سەدەقەیە هەرمایە لەوێن دەردا. کەواتە خۆشەویستان، بە هیچ خوشکێک ڕۆڵی خۆی، ئیشی خۆی، کاری خۆی بەکەم مەزانە، بە زۆری بزانە. یعنی قەت مەڵێ ئەمن چیم پێ ئەکرێت، ئەمن زەعیفەم، ئەمن بێدەسەڵاتم. مادەم خوا خەڵقی کردی هاتیە سەر زەوی ئەتۆ زۆر زۆر مهمی. ئەگەر مهم و گرنگ نەبای خوای گەورە نەیدەهێنایە سەر زەوی، ژیانی پێ نەبەخشی. کەواتە ئەم هەموو نمونە زیندیانە، ئەوانە نمونەیەکن لە هەزاران نمونەی تر، نمونەی زیندون. ئەمان هەمووی لە سیرە و ژیانی پێغەمبەر لە سنەتی پێغەمبەر وارد بوون کە ئافرەتان چۆن ئیش و کاری خۆیان ڕایی کردیە، چۆن هەوڵیاندایە شان بەشانی پیاوان بژێوی ژیانی خۆیان ڕابگرن، ئەوەی کە دێتە دەستیان سەرفی بکەنەوە. تەماشاکەن خێزانی زوبەیری کوڕی عەوام ڕضای خوای لەسەر بێت. زوبەیر کابراکی فەقیر بووە، دەستکورد بووە. کاتێک کە مارەکراوە لە زوبەیر هیچی نەبووە، پارچە عاردێکی بۆ دای چەقاندووە. خێزانەکەی ڕۆژانە لەگەڵی چووە باخچەکەی لەگەڵ ئاودان کردیتەوە، ئاودێری لەگەڵ کردیە، ڕەسچێڵان و خزمەتکردن و لێکردنەوەی لەگەڵ کردیە، هەتا هاتۆتە بەر و لە بەرەکەی ئیسیفادەیان کردیە. ئەی چ زاگە کارێکی ئاوە مەسەلەن کاری درومانیە بۆ نمونە کە پێویستە هەموو خوشکێک ئەوە بزانیت لە ماڵی چێ هەیە مەسەلەن جلو بەرجی نەبیت، چێ هەیە پێویستی بە درومان نەبیت، لۆ ئەتا کەنجین ئەچی لە بەردەستی خەڵک ئەپاڕێ و داوا ئەەکەی و درومانێکت لۆ بکەن. کەشتێکی زۆر ئاسان و بەستە لە خولێکی ئاوە لە چەند ڕۆژیدا ئەتوانن ئەو مهنەیە بەدەست بینن وەکو عیلمێک، وەکو سەدەقەیەکی جاریە، ئەتوو کەسێک فێرەکەی، ئەو کەسە ئێشکە فێرەکات، ئەوە دەی دیکە فێرەکات، ئەو زانستە ئاوە بڵاو ئەبیتەوە. لێ لەو زۆرەشتانە درێغی مەکەن، سارد مەبنەوە، چالاک بن، چاپوک بن. ئەگەر لە ماڵی ئیشت هەیە ئەوەش بە ئیش بزانە، ئەگەر لە ماڵی ئیش زەرورە ئەو ئیشی زەرورە. چێ دەڵێ سبەی ئەتوو نابیە بەرگدرویەکی لێ هاتوو ئافرەتێکی دەستڕەنجین لە گەڕەشی خۆت، لە شوێنی خۆت، لە مەنتیقەی خۆت، هەزاران کەسی دیکە ئیشی پێویستی بە تو ئەبیت. خەڵکیش تێ فێر ئەەکەی علمێکە بڵاو ئەبێت سەدەقەی جاریەیە کە دەڵێن بڵاوکردنەوەی علم هەروەها مەگە علم إلا زانستی علومی قورآن و زانستی فرموده و زانستی علومی آلیه و تکنولوژیایە. ئەو جۆرە ئیشەش خەیاطە جۆرێکە لە زانست، جۆرێکە لە علم بەکەی مزانن. خوای گەورە پاداشتی خوشکان بداتەوە لە ئەنجومەنی سۆران و پاداشتی ئێوەش بداتەوە کە ئەو خوشکانی کە لێرە بوون، بەتایبەت خوشکە هەمین کە ڕۆڵی چاشی بووە کە خولەکەی جێراوە بێ بەرامبەر هاتو ئیشی خۆی ئەنجام ئەدات. ئەم سوپاس یەکەم خوای گەورە پاداشتان داتەوە. هیوادارم ئینشاڵڵا ئاوا بەردەوام بن، گەرم و گوڕ بن. ئەگەر کەمیش بی لە ئایندا زۆر ئەبیت ئەنگۆی ئەبنە سەبەبی ئەوەی کە خەڵکان دەستی گۆفێر بیت. خوای گەورە هەمولایەک موفق بکات و خوشکامان ڕوسور و سەربەرز بکات و خوای گەورە لە کاری خراپ و نەشیا و هەمولایەک بپارێزێت. دەزانم ئەرکتان قورسە، ئەرکی ماڵتان لەسەر شانە، بەڵام لەم زۆرە ئیشانەشدا درێغی مەکەن. ئەمە سوپاسان دەکەم. خوای گەورە پاداشتی هەمولای داتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.